وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله. أمر ما يسرنج بديك لو آيتي كرير المسراوة وما أرسلناك إلا رحمة للعالمين. راستا پیغمبر محمد درودی خوای لسر به پیغمبری مسلمانان بووە بەڵام خوای گەورە کە ناردوویەتی تەنها نەیناردووە کە ڕەحمەت بێت تەنها بۆ مسلمانەکان، ناردوویەتی کە ڕەحمەت بێ بۆ تەواوی مرۆڤایەتی. Prophet Muhammad, the messenger of Allah. Oh Muhammad, Prophet Muhammad, the last prophet of Allah. ئەو پارەکەی تۆی بردووە نابێ پارەکە مالارەکەخەکە مەسەنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و توێتی نابێ شت لە ڕفعەکەمان بێ ئەبێ پرسی پێ بکەین. ئێستا ئێوەش نابێ شەڕ بکەین، نابێ شت فرە بێت و ئاوا هەرچەنە پیسیش بێ ئەگەر پیسیش بێ ئەبێ بکەیتە ناو دەی خۆ داوای لە بردنە. ئێستا داوای لە بردن لە من مەکەن، لە یەکتری بکەن. نیشاندەری دنیا و دینەکەم ئەی پێغەمبەری شیرین کردەوە کەعبە لە ژەنگی پاکردەوە شانازیە بۆ کە شوێنکەوتی تۆ. ئەم دەستانە چۆن بنووسن؟ پەنجەکانم پێنووسەگرن چۆن وەسفیکەم چی پێ بڵێم؟ چی وشەی جوانی دنیاە هەموو لە ئاستی دامرن. هەزاران ساڵ غائب و پەیامەکەی هەر زیندووە وەسفیە و بە من ناکرێ کامە پێنووس کامە وشە بۆ وەسفیە و کافی بووە. شکاوە لە ئاستت خودکار وشە لە ئاستت شەرمەزار پەیامهێن و سەرکردەیەکی زۆر نازدار. ئەیەوە کەسێک کە ئازیز و خۆشەویستە لای پەروەردگار. پرسیارەکەم
هەم لە خۆم و هەم لە ئێوە بابی نەجواب لە ناخەوە بە دڵێکی پڕ لە سوێوە ئێمە هەموو بە گفتارمان ڕەسوو تاجی سەرفەرمانە ئەدی دەڵێن کردداری ئەو پێشڕەوی کردارانمانە